لارێکی بەهێزی هەفتەی چواردەمی خولی نایەبی کوردستان برایەتی پاڵەوانی وەرزی ڕابرد و سیروانی نوێی دووەم بەیەکگەیشتن. لە سەرەتاوە برایەتی خاوەن ماڵ بە دوو لێدان هەڕەشەی گۆڵی لە سیروانی نوێ کرد. دواتر سیروانی نوێی پرتەقاڵی پۆش باڵا دەستی یاریگا بوو، مەترسیدارتریش دەردەکەوت. لە خولەکی 27 ئیبراهیم محەممەد بربەستی یەکسانی شکاند و گۆڵ یەکەمی بۆ سیروانی نوێ تۆمار کرد. لە نیوەی دووەم پێچەوانەی نیوە یەکەم سەرەتا سیروانی نوێ باشتر دەرکەوت و نزیک بوو لە زیادکردنی جیاوازەکە. برایەتی بەخۆی کەوتەوە و لە خولەکی 69 عەبدوڵڵا خەلیل ئەنجامەکەی بۆ سەوز پۆشان یەکسان کردەوە. یاریەکەش هەر بەم یەکسانێ مایەوە و هەردوو لە تاکە خاڵێکیان بەدەستێنا. الحەمدولله یارێکی باشمان کرد، بردوو لە جوودێکی زۆرمان سەرف کرد، هەردوو لە بەدەستێنانی خاڵی لە ساحی برایەتیە بەڕاستی کەم نییە، بەڵام بۆ ئێمە کامانەوەی منافەسە بکەین و لە پێشەوەدا نەبڕین بەڕاستی ڕازینی، بەڵام الحەمدولله هەر خاڵی باشتر لەیش. یعنی سیروانی نوێ ڕیزبەندی دووەمی خولی کوردستان ئەمساڵ بۆ هاتوو بوو بیباتەوە. ئێمەش بە حکمی یاریگای خۆمان بوو ڕاستیەکەی بۆ یاریمان کرد کە بیبینەوە. ئەتوان بڵێم لە گێمی دووەمە یاهی لە کۆتایەکان یاریەکە ئێمە چۆن فرسەتێکمان بۆ هاتەمان توانی گۆڵی دووەم بکەین، بەڵام لە بڕووی تر خۆتان وەزی یاریەکە نابینی و هەردووتی بۆ بردنەوە یاریان کرد. منەتوان بڵێم خاڵێک عادیلانە بوو بۆ یاریەکە. بەم شێوەیە سیروانی نوێ دوو خاڵی گرنگی لێدەستدا و نەیتوانی بە کاتیش پێشەنگی وەرگێت و با 26 خاڵ لە پلەی دووەم جێگیر بوو. برایەتیش با کۆکردنەوەی 17 خاڵ بە کاتی چووە خانەی شەشەمی ڕیزبەندی یانەکان. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.